فەرمانبەران و کاسبکاران تەواوی چین و توێژەکانی کۆمەڵگا بەداخەوە هەرێمی کوردستان بە قۆناغ و بارودۆخێکی زۆر هەستیاردا تێپەڕ دەبێت و گوزەر دەکات کە زادە و سەرچاوەکەشی دەگەڕێتەوە بۆ چڵێسی و عینادی و خودویستی و خۆپەرستی و بنەماڵەی حکومڕان و بنەماڵەگەرایی نابەرپرسیارەتی بەرامبەر بە کۆمەڵگەی کوردستان تا بەم ڕۆژە دژوارەی گەیاندووە کە تاکی کۆمەڵگەی کوردستانی بەتاڵ کردوتەوە لە هەموو ئینتیمایەک بۆ خاک و نیشتیمان بەها جوانەکانی مرۆڤایەتی نەهێشتۆتەوە. بەڕێزان تاکی کۆمەڵگەی کوردیان بە مەبەستی بە پیرۆزکردنی ماڵباتگەرایی و بنەماڵەی حکومڕان و چەسپاندنی هەڵبژاردننی خۆ بە کۆیلەکردن لە پێناو ژیانێکی کوولەمەرگی و نەمرونەشیدا لە جیاتی فەرهامکردنی ژیانێکی شایستە و بە کەرامەت و ئاراستەکردنی تاکی کۆمەلگا بەرەو داهێنان و بەرەمێن و بڕوابەخۆ بوو. بەداخەوە خۆشبەختانە هاوڵاتیان خۆشیارانە بەردەوامن لە هەوڵەکانیان بۆ تێکشکاندنی ئەم سیاسەتە چەوتەی لەلایەن لایەنێکی دیاریکراوە ئاراستە دەکرێت کە پێمان وایە بەرەو تونێڵێکی داخراو دەمانبات. ئاشکرایە لای هەمووان بارودۆخی هەرێمی کوردستان بەهۆی ئەم دەسەڵاتەی ئەمڕۆ سەپاوە بە سەرماندا لە ماوەی 6 مانگدا تەنها یەک موچەی دابش کردووە. ئەمەش بۆتە هۆی تێکچوونی بارودۆخی دارایی هەموو خەڵک بەگشتی و موچەخۆران بە تایبەتی کە لە مانگی پیرۆزی لەم مانگە پیرۆزەدا سفرە و خوانی زۆربەی هاونیشتیمانانی ئەم هەرێمە چۆڵە و تێکەڵ بە فرمێسک و خەم بووە. توانای کڕینی پێداویستی خواردنیان نییە و بەم هۆیشەوە جوڵەی بازار وەستاوە کاری کردوتە سەر تاک بە تاچی کۆمەڵگەی کوردستان. بەداخەوە دەسەڵات زۆر بێباکە و ژیانی ئەم خەڵکەی لە بەرچاو نەگرتووە کە ڕۆژ بە ڕۆژ لە هەموو بوارێکدا بەژمەینەتان گیرۆدەی دەستی ئەم دەسەڵاتن. بەداخەوە کە ئەمەش لە ئەنجامی پەیڕەوکردنی ئەو سیاسەتەی کە لە پێشتر باسمان کردو پەیڕەوکردنی ئابووری بەناو سەربەخۆ لە خزمەتی بنەماڵەیەکی دیاریکراو هەرێمی کوردستانی گەیاندۆتە ئەمڕۆ. بە جۆرێک خەڵک پەنای بردە بەردەم دادگای فیدراڵی تا لەوێەوە مافەکانی وەربگرێتەوە. خۆشبەختانە دادگا لە بەرژەوەندی هاوڵاتیاری هەرێمی کوردستان ژمارەیەک بڕیاری سیاسی و ئابووریدا کە لە ناویاندا بڕیاری دا موچەی موچەخۆرانی هەرێم لە ئەستۆی حکومەتی فیدراڵی بوەستێتەوە. بەڵام بەداخەوە دەسەڵات لە هەرێم بە پاساوی جۆراوجۆر گرفت و لەمپەری دروست کردو و ناوێت بڕیارەکانی دادگای فیدراڵی جێبەجێ بکرێت. بۆیە داواکارین حکومەتی هەرێم و دەسەڵاتەکەی بەبێ دروستکردنی گرفتی زیاتر دەست بکات بە دابشکردنی بە پەلەی موچە. داواکارین بە زووترین کات بڕیاری دابشکردنی موچەی مانگی دوو دەست پێ بکاتەوە و بیدات کە لە کاتێکدا حکومەتی فیدراڵ بۆ موچەخۆرانی ناردووە ئەوە بۆ ماوەی چەندین ڕۆژە بە تایبەت لەم مانگە پیرۆزەدا کە خەڵک پێداویستەکانی زیاتر خواستی لەسرە. بەداخەوە هەرێم بە بارمتەی گرتووە لەبەر چەندین مەرامی بەرژەوەندی خوازی بناماڵەتگەرایی و قێزەون. بۆیە تۆری ڕێکخراوەکانی سلەیمانی داوا دەکات و زۆر بەتوندی پشتگیری دەکات. یەکەم دەسەڵات هەژماری من نەکاتە بەربەست بۆ جێبەجێکردنی بڕیارەکانی دادگای فیدراڵی کە داوا دەکات موچەی موچەخۆرانی هەرێم تەوتین بکرێت لە بانکە حکومیەکانی عێراق بۆ ئەوەی چیتر بە ناوی سیستەمی هەژماری منەوە درێژە بە فێڵ و برسیکردنی ڕابردوو و قوتی موچەخۆران نەدرێت. دوو لە کاتی دیاریکراودا هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڕێوە بچێت و بە بیانووی جیاجیا هیچ بربەستێکی بۆ دروست نەکرێت تا شەرعیەت بۆمانەوە و بەردەوامی قەوارەی هەرێم و بەرەو پێشچوونی دیموکراسی و دامەزراندنەوەی حکومەتێکی خزمەتگوزار بێتە ئاراوە کە بەبێ جیاوازی و دادپەروەری دوور لە هەموو هەستێکی بنەماڵەی و خۆپەرستی و خۆدویستی و حکومڕانی تیا ژیانێکی شایستە پڕ لە خۆشگوزەرانی بۆ هەمووان فراهەم بێت. سێ پێویستە دەست بەجێ ئەو سیستەمەی کە چەندین ساڵە پلەبەرزکردنەوەی وەستاندووە مراجعە بکرێتەوە بە زووترین کات پلەبەرزکردنەوە دەست پێ بکاتەوە. لە سۆنگەی پەرۆشیمان بۆ هەرێمەکەمان ئەم داخوازیانەمان خستۆتە ڕوو. تۆڕی ڕێکخراوەکانی سلەیمانی 27 سی 2024.